خۆشەویستان جارێکتر سڵاوتان لێبێ و لەگەڵتانە بەردەوامین هەمیشە ئێمە ڕۆژانە هەر بابەتێکی تەندروستیمان هەبێ هەر کارێک گفتوگۆ لەگەڵ پزیشکێکە ئاکەین کە ئەڵێن هۆکاری نەخۆشیەکان یاخو گرفتەکان چی پەیوەندی بە خۆراکەوەیە چی پەیوەندی بەو بابەتانەیە کە ڕۆژانەی وەکو سەرچاوی خۆراکی بەکارێنی زۆر جار جەخت لەواکەنەوە کە جۆری ئەو زەیت و ڕۆنانەی کە ڕۆژانە بەکاریەهێنین زۆر جار لە پشکنینەکانە گرفتمان بۆ دروستەکە گرفتی کۆمەڵی نەخۆشیمان بۆ دروستەکە بەڵام ئێستا بە خۆشحاڵی و ئەبینین کۆمەڵێ زەیتی سروشتیمان هەیە کە ئەم زەیتە سروشتیانە ئەتوانێت ببێتە جێگرەوەی ئەو زەیت و ڕۆنانەی کە ئێستا لە نێو بازاڕەکانە هەیە و بە چەندین ناوی جیاواز و بە چەندین کۆمپانیای جیاواز کە لە وڵاتانی دەرەوە بۆمانیەت و ئێمە ڕۆژانە بەکارێنین دەوانێت نرخێکی زۆر زۆریشی لەسەر بێ بەڵام ئێمە دوجارە بینی ئێستا بە خۆشحاڵی و کەسانێکمان هەیە کە خۆیان ئەتوانن بەرهەمێکی جوانی زەیتیانەوێ زەیتەکەش چۆن بێ زەیتی سروشتی بێ ینی هەمیشە و تومانە ئێمە زەیتی زەیتون کە زۆر زۆر سروشتیە و زۆر زۆر باشە بۆ تەندروستی و بەهایەکی باشی هەیە و هیچ دوورە لە هەموو زیانەکانی و ئەمڕۆ یەکێک لەو کەسانەی کە لە لای ئێمە میوانە خۆی شارەزایە لە بواری بەرەمێنانی زەیتەکەیە بەڵام زەیتێکی سروشتی بۆ ناوین بە ناوی زەیتی کارماوە کە ئەمە بۆ خۆی لە خۆیان چەندین بەرهەمی جیاواز لە خۆیەکرێکە هەمووی لەسەر مێزەکەمان ئامادەیە گفتوگۆی لەسەرکەین بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئایا ئێمەی هاوڵاتی چۆن دڵنیابین لەمە کە زەیتێکی سروشتیە چۆن بەرەمە هێنرێ و چۆن بەکاری بهێنین و زۆر جار پرسیار کراوە ئەم زەیتە سروشتیە ئەگەر ئێمە ڕۆژانە لە بری ڕۆن و زەیتەکانی تر بەکاری بێنین جارێکی ترتوانین بەکاری بێنینەوە ئەم پرسیارە با بکەینە پرسیار یەک خاڵی تر سەرکۆ ئێستا بۆ نمونە ئێمە ڕۆکەکان زەیتی جیاوازی لێوەگرن زەیتونە گوڵە بە ڕۆژەیە بۆ نمونە گوێز هەندە هەموو ئەمانە خاتونەکان هەندێکمان بۆ بابەتە جوانکاریەکە بەکارێنین ئەمان هاتوون لە بوارە جیاوازەکانەوە لە ڕووەکە جیاوازەکانیش تەنانەت ڕۆنیان دروست کردووە کە خۆمان توانین دەستێکی باشی بەرەمێنانمانە بێ بۆچی گرنگی پێنین کەواتە با گفتوگۆ بکەین لەسەر بەرەمێنانی زەیتی سروشتی و بە تایبەتی زەیتی سروشتی کارما بە میوانداری زۆر بەڕێز کاکە ژیربەختیار وەکو شارەزا لە بەرەمێنانی زەیتی سروشتی کە بەڕێزیان لای ئێمە میوانە کاکژی زۆر بەخێر سپاس بۆ ئامادە زۆر زۆر بەخێر زۆر سپاس کاگە هەژیر باسی زەیتی سروشتیمان کرد ئەم زەیتە سروشتیانەی کە ئێوە بەرهەمی هێنر بەڕێستان شارەزاییتان هەیە تا چەند ئێمەی هاوڵاتی دڵنیاکەنەوە کە ئەمە سروشتیە ئێمە بە خۆشحاڵی و لە کۆتایی 2019 دەستمان کردەوە بەرهەمێنانی زەیتی سروشتی و کەری چەرەسات لە سلێمانی و لە تەواوی کوردستانە و بە خۆشحاڵیەوە ئێمە تەواوی زەیتەکانمان لە شوێنی خۆمانە بە بەرچاوی کڕیارەوە بەرهەمێنین یان ئێمە هەموو کادوتومانە تۆی کڕیار ئەگەر ئاگداری پێیچەکەمان بیت شێوازی دروستکردنی زەیتەکان هەمووی ئەبینیت و ئێمە جەدۆلمان هەیە بۆ شێواز چ زەیتێک دروستەکەین بۆ نمونە ئێمە ئەمڕۆ ئەڵێن بەیانی کە ڕۆژی پێنجشەممەیە زەیتی زەیتون دروستەکەین لە پەیجەکەیە دانین لە ستۆریە دانین هەر کڕیارێک ئارەزووی هەبێت ئەتوانێت بێت لە بەرچاوی خۆیان لە ڕۆژی پێنجشەممە فڵان زەیت ببینێ و ئێمە زەیتی گوڵەوڕژەمان هەموو ڕۆژێک ئیشەکات ینی پێویست ناکە کاتی بۆ دانین هەر کەسێک حەز بکات بێت بە فرێشی زەیتی گوڵەوڕژەکەمان ببینێت قەناعەتی پێ بکات شێوازی ناوکەکەی تاریخی ناوکەکەی خۆی بێ ئەوەی کە تۆ بڵێ ئەم زەیتە سروشتێ بگەڕێتەوە بۆ ناوکەکەی واتە لە بەرچاوی کڕیارە بەرهەم دێت ئەمە لە پێیچەکەش ینی ڕۆژانە ئەو بە خەڵکەڵێن و دامان ناوە بە ناوکێکی زۆر زۆر تازە بە ناوکێکی ئاست بەرز لە بەرچاوی خۆیان ئەکرێتە جیهازەکەەوە هەر لەوی ئاگەر کڕیار خوازیار بێت بۆ یەکرێتە دەبوو پێشکەشێکرێت زۆر باشە جا ئێستا ئێوە بەسەر یا نووسیشتانە ئەمە بە پەستانی سارد دروستکراوە بە خۆشحاڵی و ئەو جیازانەی کە ئەم پەستانی ساردەوە تا چی و اینجا چی لە بابەت و تایبەتمەندی خۆشحاڵی و ئەو جیهازانەی کە ئێمە هێنامانە کوالەتیان زۆر زۆر بەرزە ئەڵمانیە پەستانی ساردە کۆڵد پرێسەوەتە هۆت پرێس نییە کۆڵد پرێس یان پەستانی سارد جیاوازی لەگەڵ پەستانی گەرم ئەم زەیتی گوڵەوەڕژەی ئێمە بە پەستانی سارد دروستکراوە زۆر زۆر ئاساییە کڕیار سورکردنەوەی پێ بکات ئەواتە قرچانی بەرزی پێ بکات هێلکە ڕۆن بێت شفتە بێت مهمە هەر شتێک کە قرچانی زۆر بەرزی بێت ئەتوانێت زەیتی گوڵەوەڕژەکەیان زەیتی زەیتونەکە بەکاربێنێت و چەند زەیتی تریشمان هەیە بۆ سورکردنەوە بێت بەڵام لاچێت تامی خواردن بگۆڕێت
لەگەڵ تەبیعەتی ئێمەی کوردان نەگونجێت بەڵام زەیتی گڵۆبڕژەکەمان یان زەیتونەکەمان هەم تامێکی زۆر خۆشی هەیە و زۆر تەندروستە پەستانی ساردە یعنی سووتاندن بەسەر ئەم زەیتایان نایەت زۆر بە ئاسایی ئەتوانیت سوورکردنەوەی خۆتی پێ بکە یاخود برنجێک شلێ شتێکی فێلێنیت زۆر باشە جا ئێستا ئێوە لەگەڵ ئەوەی کە ئەم زەیتانەتان هەیە کەرەشی لێ دروستەکەن وایە ئەم پرۆسی دروستکردنی کەرە بە چ شێوەیەکە جا کامێک لە بۆ نمونە ڕۆکەکان ئەو تایبەتمەندیان هەیە تۆ بتوانی کەرەی لێ دروستکەی ئەمە بە نمونە ئێمە هەر جۆر کەرەی چەرەساتمان هەیە کە خۆشحاڵانە یعنی ئێمە زۆر دەمە هەیە بە کەرەی فستق ناسراین کە تایبەتمەندیکی خۆی هەیە و زۆر خۆشە و کەری فستق و گاز و عەلیبابا و بندوق و باەم و گوێز و قەزوان ئەمانە لای ئێمە بەرهەم دێت ئەویش هەموو کاتێ لە پێشچاوی کڕیارەوەتە تۆ نایت حازر بەریت تۆ ئەو دقەیت ئەڵێ نیم کیلۆ کەری فستقم بەرێ ڕاستەوە خۆ لە بەرچاوی خۆتا دروستەکرێ هەنی ئەگەر زەیتەکان فریای دروستکردنی نەکەی فریای بینینی دروستکردنەکەی نەکەی کەری چەرەساتەکان هەموو کاتێک بە فرێشی لە بەرچاوی خۆتا بەرهەم دێت حازر و دانراومان نییە تۆ دیت ڕبع فستقتەوێ نیم کیلۆ گازۆتەوێ ڕاستەوە خۆ بۆ دروستەکرێ و پێشتریش تێستت پێیرێ بەدڵنی هەموو سوودەکەشمان هەڵواسیوە و خۆشمان هەمووی بە کڕیارەڵێن بۆ نمونە کەری فستق ڕێژەیەکی زۆر باش لە ئۆمێگاکانی تایە ئۆمێگا 3 ئۆمێگا 6 ئۆمێگانەوە زۆر باشە بۆ کەسانی کەم خوێنن زۆر باشە بۆ کەسانی کە کەمی ئاسنیان هەیە بۆ نمونە لە عەلیباباکە ئەو یاریزانانەی حەز بە دروستکردنی ماسوولکە مناڵە کەلاوازە ڕێژی پڕۆتینی زۆرە گازۆکە عەلیبابا بۆ مناڵی شەبێ زۆر باشەوە بەحساتی زۆر عالەمی لەسرە و ئێمە کە ئەم شتانەی ئێڵێن هیچی لە خۆمانەوە نییە عەلیبابا ئەوەی تریانە ئەمە عەلیباباکەیە ئەمە ئاساییە بیکەینەوە بەڵێ ئەمە شێوازی کردنەوەیەتی تامێکی زۆر خۆش و چەوریەکی سروشتی خۆی باشە کاگەژیر هەر لە دروستکردنی ئەمانەیە ئەم کەرانەیە ئەمەشیان ئەمایان بەدەستم و ئەمایان گوێزە ئەمە ماوەتان لەسەردانەوە هەتا چەند بمێنێتەوە بۆ کارهێنانی ینی بۆ نمونە من ئەمە لە لای جەناب دەکڕم ئەی بەمە ماڵەوە بمێلوانێ بە ڕۆژێ تاو لاوانێت بەشی چواکرد کەسێک دوو کەسیش بێ لەوانێ بەشی 5 ڕۆژیان بکات کاتان دانەوە تاکەی خراپ نابێ وە لە کوێشە هەڵبگیرێ ئەمە هەر کڕیارێکێتە لامان پێڵێن ئەگەر نزیکیت لەم ناوە کەم بەرە ئەگەر بۆ نمونە یانی لەم ئەمە توانی بە ڕێژە وەریگریت بەڵێ ئەوە قیاسی نیم کیلۆیە ئەتوانێت ڕوبع بەرێت و هەر قیاسێک ئێمە بین بە کڕیار بەلایانی کەمەوە 3 بۆ 4 مانگ ئەمێنێتەوە یعنی ئەگەر لە سەلاجەیە بێت زۆر زیاتر چونکە ئەمانە دوای ماوەیەک دوای بۆ نمونە مانگێک خۆیان زەیتێک دەرەکەن چونکە بۆ هەموو ناوکەکان زەیتیان تایە ئەمەش کە زۆر هاردرا و ورد بووە زەیتی تایە دوای ماوەیەک زەیتێک دەرەکە ئەم زەیتە پارێزگاری لێکا بۆ تێکچوون و دوای ئەو زەیتش ئەتوانی بەکاربێنیت بۆ قژەیان بی خۆیان بۆ پێستێت وەرحاصڵ ئەم بەرهەمی کەرەی چەرەساتی ئێمە کە بێ موات حافیزە هیچ تیانی و ڕاستە خۆ لە بەرچاوی خۆتا دروستەکرێ ئەتوانی 3 بۆ 4 مانگ دوای ئەوش بەکاری بێنیت دەستان خۆشێمە زۆر گرنگە بێگومان ئێوەش هەموو ئەمە بەرهەمانەی کاکرێ لە ژێر چاودێری تەندروستیە و لیژنی تایبەت سەردانتانەکە و کاتیشتان بۆ دانێک کە چۆن بتوانن کارەکانتان بکەن ئەگەر سەری بنیتەوە بە وەڵا سەرکۆ بە تاقیەکی کەینەوە ئەگەر هاوکارانمان ئازیێت کێشن تۆ لەولاوە دەست لێیانە زۆر باشە مەخۆشحاڵی ئەمە شێوازی بەکارهێنانەکە تۆزێک ئێمە خۆتە زانی سەلیقەی خواردنی کەرەکانمان بۆ نمونە لاانێ گۆڕانکاریمان چۆن بەسەرانەنا نەزانین بۆ نمونە یان زۆر حەز نەکەین لەگەڵ تامی کات تێکەڵەکەن خۆی دەستە خۆش بەسەر کۆگیان ئەمە چۆن بۆ نمونە فستقەکە بۆ نمونە خۆش ببات ئەمە یەک کەوچکدانین بۆ تا بە هەمووی نەکەین بە کەوچک ئەمە کەوچکەکە بۆ فستقەکە بۆ نمونە ئەتوانیت بۆ نمونە ئەمە ڕاستەوە خۆ بیخۆیت یان بیخیت سەر پارچەیە تۆست یان بۆ نمونە من ئێستا خۆم کە زۆر کات کەمێک برسیمە بێ کوپێک شیری گەرمێنە ئەو ڕێژەی جەنابێکە دادنەوە ئیکەمە ناو شیرەکە و جوان تێکەڵیەکەم تامێکی زۆر عەجیبی هەیە و وزەیەکی زۆر باش تەیاتێ جامە بۆ کەسانە زۆر باشەکەیانوێ چێشی لەشیاندا بگرن دوورکەونەوە لە نان و کۆمەڵی خواردنی کاربۆیدراتێکی زۆری تیا لەوانەیە ئەمانەوەنی
وزە و پرۆتین و جێگەی خۆراکیشە بۆ بگرێتەوە. مادی ڤیتامینی زۆر باش ئەگەێنە بە جەسەد کە تۆ لە شتی ترە بەجددی ئەمە زۆر ئەوانە ناخوێن عادەتەن لە دەرەوە شلۆ برنجە خوڕێت لەفە ئەخورێت تۆ ئەتوانی ئەمە بخۆیت هەم تێرتەکە هەم بە دوورەبی لە خواردنێکی خراپ و چەور و ڤیتامیناتێکی زۆر باش دابینەکەی بۆ جەستت زۆر باشە زۆر خۆشە بەڵام خۆش بوو سەحەر هەر زۆر تامی خۆش بوو بەڵام بۆ نمونە دیاری کراوە من چەندێک بۆم هەیە ڕۆژانە لەمە بەکاربێن چ زیادە ڕاوی شلانەی باش نەبێت بەدڵنیاییەوە هەر شتێتەوە بەدڵنیاییەوە هەر باش ئێمە ئەوەی کە پرسیارمان کرد بێت لە دکتۆرە بەڕێزەکان چکە ئەم زەیتانە یان کەری چەرەساتەکان هیچی ئێمە لە خۆمانەوە ناین بە خەڵک ینی هەموو کاتێکی شتومانە بە ڕێنمایی پزیشکانی بەڕێز ئەین بە کڕیارە ئەم کەری چەرەساتە ئەتوانی ڕۆژانە 100 تا 120 گرامی لێ بخورێت بۆ کەسێک کە کێشی 80 کیلۆ بێت زۆر باش بۆ 120 گرام واتە کەوچکوی نیوە تقریبا باشە کاگەژی لە پێشێکەکە باسیۆم کرد کە ئەم زەیتای تر زەیتی زەیتون بێ زەیتی گوڵە بە ڕۆژە بێت ئەگەر ئێمە بوو نمونە بەیانی من هێلکە ڕۆنێک دروست دوای ئەوەی کە هێلکە ڕۆنەکەم پێ دروست کە ئەم ڕۆنە ئەبێ لا ببرێ بەکار نایەتەوە ئێوە چۆن ڕێنماییان بە خەڵک ئێمە چکە زەیتەکەمان ساسە سروشتیە ینی بە هەموو شێوازێک بە کڕیار ئەڵێن بەکاری مێنەرەوە کە ساسە سروشتیشە نەکە ئەوەی کەەوەی بازار شێوازی دروستکردنی کەس نازانێت و هەمی شیمیایە بەداخەوە خەڵک بەکارێنێتەوە ئێمە کە ئەمە ساسە سروشتیشە بە خەڵکەڵێن بەکاری مێنەرەوە چونکە ئەمانە ئەچنە ڕێژەیەکی گەرمی زۆر بەرزەوە ڕاستە ئیتر بەرەبەرە بەهای خۆراکی لە دەسەیە دوای ئەوەی کە تو دایانی سار دەبێتەوە کۆمەڵێک ڤایرۆس و میکرۆبات لە خۆیەگرێ ئەگەر بەکاری بینیتەوە زەرەری زیاترە لە قانچە باسی پەستانی ساردت کرد بەڵێ ئەو پەستانی ساردە ئەبێت تا چی بچێتە ئەو کاتێککە قرچانە بێ یاخودنە هەموو پەستانە ساردەکان ینی هەر زەیتێک بە پەستانی سارد دروست کرابوو ینی دەرەجە یەکیان گوڵۆبڕژە و زەیتون ئاساییە بەتەواتی بقرچێت ئێمە قسەی من نییە قسەی دکتۆرە بەڕێزەکانە قسەی بەحساتی عالەمیە ئەتوانیت بیقرچێنیت بەبێ هیچ زەرێک بۆ زەیتەکە بۆ خواردنەکە بۆ ئەو کەسێک کە خواردنەکە شەخوا ئێوە لەگەڵ پزیشکەکانی بەدڵنیاییەوە بەردەوام پرسیاریان لێ یەکەین داواکاریش بەن هەنێک کڕیاریەتە لای ئێمە داوامان لێغا زەیتێکی بۆ دروستکەینیان زەیتێکی پێشنیارکەین بۆ کێشەیەکی ئێمە کە ئەگەر بیزانین ئەیێنێ ئەویش زانینەکەمان بە پێی ڕێنمایی پزیشە گەر نەیزانین ئەڵێن بەیانیان تو بەیانی تەلەفۆنت بۆکەینەوە پرسیاری تەواوەکەین چونکە زەیت بەجددی ئەبێ بزانی لە کوێی کڕیت و چۆن بەکارێنیت ئێستا ئەمە ئەگەر ئەمە زەیتی بەیامی شیرینە بۆ خواردن بەکارێت بۆ پێست بەکارێت بۆ مەسەلەی چەوریەکان زۆری سفادەی هەیە ئەگەر ئەمە یەک تۆس فرتوفێڵی تیاوێ ئەنی زەرێکی زۆر ئەیا بە کڕیار بۆی هەموو کات بە کڕیاری یاسی زەڵێم بزانە لە کوێ زەیتەکڕی شەر نییە لای من بیکڕێت قەناعەتی بۆ شوێنە هەبێ شێوازی دروستکردنەکەی دیار بێ شێوازی ناوکەکەشی دیار بێ بە چ ناوکێکیکە ئستا من ئەماگەر بە ناوکێکی شکا و لەت بیکە متوانم بدەمێ بە 3000 بەڵام ئەگەر بە ناوکێکی ساغ و تازە بیکەم ناتوانم بدەمێ بە 4000ش بۆیە شێوە ناوکەکە پێش هەر شتێکە پێش جیهازەکەش کاتە کواڵەتی ناوکەکە بەدڵنیاییەوە پێش جیهازەکەشە ئەسا ئەم بایەم شیرینەوتە ئەخورێت سوودی چییە؟ بایەمەکە بە ڕێژەی زۆر باش ڤیتامین ئیتیایە بەکاردێت بۆ پێست و بۆ خواردن ینی زدی چەوریەکانە ئیسفادەی زۆر باشی هەیە باش ئەم زەیتە ئەمان ئەبینم بۆ بنەکەی ڕەنگێکی کێ ئەنی شێت ئەمە زەیتی ناوکی کوولەکەیە کە بە خۆشحالیەوە ئێستا خەڵک ینی بە ڕێژەیەکی زۆر بەکارێنێت چونکە نەتیجەی زۆر سەریع بۆ ئەو بە ڕێزانی کە پرۆستاتیان هەیە ئیلتیهابی میسەڵانیان هەیە و کێشەی ناوسکیان هەیە ئەوەش دەلالەتە لە سروشتیبوونی زەیتەکە ینی هەر زەیتێک لە هەر شوێنێک کڕیار کڕی کەمێک خڵتەی نەبوو با بترسێلی چکە بە هەموو ئەم بابەتانی کە باسمان کرد زەیتەکان لە تۆیەک پێکاتوە لە تۆیەک دروست کراوە ئەم تۆشە بێ بە دڵنیایی خڵتەی هەبێ ئەمانە هەر هەمووی کە ئەیبینیت هەمی کەمێک خڵتەی هەیە ئەوەی بە ڕێزیشێکە بەدەستەوە خڵتەکەیەتی و شتێکی زۆر ئاساییەکە تێکەڵی کات بەڵێ باشە جۆری تر چڕستی ترچیتان هەیە زەیتان ئەمە زەیتی گەرچەکە گەرچەکەمە لای خانمان زۆر بەکارێت بۆ مەسەلی برۆ بۆ مەسەلی قژڕوتانەوە بۆ مەسەلی برشان بۆ ئێستا ئەمە بەحساتی زۆر باشی لەسەرەکە
ئیسفادەیەکی زۆری هەیە بوو کەسانی ئازاری جونگیان هەیە ئیسفادەیت پێگەێنێ بە شێلان ینی تەجروبەمان زۆرە لەگەڵیان پێما بێ بۆ کەسانە قەبزیشیان هەبێ باش ئەمە کە هی ئێمە ساسە سروشتیە ئەبێت زۆر ڕوون بکرێتەوە گەر سەیری ڕەنگەکەی بکەیت زۆر خستە لە بازاڕە ئەیبینیت ئاوایە ئێمە ساسە سروشتیە خستێکی تەواوی هەیە ئەگەر خواردیشی بە ڕێنمایی دکتۆر بیخۆت بە دکتۆرەکە بڵێ ئەم زەیتی کە کڕیومە ساسە سروشتیە چۆن بیخۆم ئێمە بە کڕیاڵان هەتا بۆ تەکرێ مەیخۆ نەیخوا ئەمەی ئێمە چون جاران شتێکی وا ئەخر سێریکی ئەستە لە بازاڕە هەیە ڕەنگەکەی ئاوایە ئەمە ئاساییە بخورێت چکە ڕوون کراوەتەوە هی ئێمە ساسە سروشتیە بە کڕیارەڵین بە پێی ڕێنمایی دکتۆر بەکاری بێنێ چکە زۆر جار دکتۆر بەڕێزەکان خەڵکمان بۆ نێرن بۆ ئافرەتی دووژیان پێش مناڵ بوون یاخود کەسێک سۆنەری هەبێت کەسێک قەبزەیەکی زۆری هەبێت ئێماڵێن ئەمە زەیتەکە تێنێ بیبەرە وەلای دکتۆرەکە و پێی بڵێ کە چۆن بخورێت دەستان خۆش بێ وەڵامە کارێکی باشە و هەمووشی گرنگتر ئێمە ڕاستە لێرە باسی ئەم زەیتاناکەین کە زەیتی سروشتین کاگەژیر پێم خۆش دڵخۆش بم کە قسێت کرد زۆر خۆشە ئێمە ئەمە زەیتی زەیتون و گڵۆژە ڕۆژانە بەکاری لە خواردن و ئەوانەیە بەڵام کۆمەڵە زەیتی کە ڕاستە لەوانەیە وەکو بەهای خۆراکی زۆر سوودیە بێ بەڵام زۆر کەس لە کەسێکەوە بۆ کەسێک لەوانێ من بەکارمێ نابێ زۆر باش بێ بەستۆ بەکاریبێنی خراپێ بۆیە پرسکردن بە کەسانی پسپۆڕ و پزیشکە بەڕێزەکان کارێکی زۆر باشە کە تۆ بزانێت چۆن بۆ دانێت چۆن بەکاری بێنی ئایا لە خواردنا بەکاری بێنی ئایا لەگەڵ چیا بەکاری بێنی ئەمە زۆر گرنگە ئێمە دەستخۆشیت لێەکەین سپاس بۆ تۆ نمونەتان زیاتر و ئەوەشی کە گرنگە ئەوەیە کە بتوانن زیاتر شتەکانتان سروشتی تر بێ بۆی خزمەتی هاوڵاتیان زیاتر بکات وڵای ئینشاءڵڵا ئێمە وەکو کە سەرەتا دەستمان پێکردو بەڵێنمان بە خەڵکی سلێمانی هەموو کوردستان و هەر کەسێکا کە زەیتەکانمان بکڕێت کە ساسە سروشتی بێ ڕۆژ بە ڕۆژ ئینشاءڵڵا ئیشەکە پێش بخەین و هەموو کات لە خزمەت کڕیارابین و بە پێی ڕێنمایی دکتۆر و بە ئاستێکی زۆر بەرز پێشکەشی کڕیاری بکەین دەستان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوون سەرکەوتن بێگومان هەر ئیش و کارێکی ناوخۆ کە خزمەت بکات بەوەی کە بەروبوومی ناوخۆ بەروبوومێکی بە کواڵیتی لە بازاڕە هەبێ جێ ڕێزەوە جێ ئەوەیە کە پاڵپشتی بکرێت جا لەگەڵتان بەردەوامین